بەداخەوە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا ڕۆژ بە ڕۆژ قوڵترە بێمە لە ماوەی ڕابردووە لە چەند سای ڕابردوو ناومان نابوون دۆسی هەڵپەسێراوەکان ساوای لێ هاتووە بووە بە دۆسیە موعەقەدەکان بووە بە دۆسیە چەقبەستووەکان ئێستا پەیوەندی بەغدا و هەرێم بەداخەوە لە کۆمەڵێ مەسەلەی نەتەوایەتی و ئیستیحقاقی خەڵک و مەسەلەی قەرەبووکردنەوەی ئەنفال و هەڵەبجە و ئەمانە بۆتە مەسەلەی کڕیار و فرۆشیار تەنها نەوت و پارە نەوتم بدەیتە پارەتە دەمێ وەکو یعنی حاڵەتێکی لێ هاتووەکو بازرگانیکردنە کە ئەمە بۆ ئێمەی نوێنەران کارێکی زۆر ناخۆشە من پێم وایە نەبوونی متمانەیەکێ لە سەبەبەکانە ئەوەی کە هەردوو لا یەکتری تاوانبارەکەن تۆ نەوتەکە بەتەنیا ئەفرۆشی تۆ بوجە نانێری ئەمە پێویستی بەو هەیە کە پەیوەندی بینی بەغدا و هەرێم منەظەم بێت دەستگای بەردەوام هەبێت وە سەردانی بەردەوام ئەم کێشانە بەهاتنی وەفدێک بە چەند سەعاتێک حەل نابێت ئەبێ بەردەوام لیجانی بەردەوام هەبێ و بەردەوام دانوستان هەبێ و ئەبێ نوێنەرانیش ڕۆڵیان هەبێ ینی بۆ نمونە مەبەستم لێرە چییە ئەم وەفدانە کە دێن بۆ بەغانە پرس بە نوێنەرانەکەن نە ئێمە ئەزانین وەفدەکە هاتوون نە ئەزانین باسی چیان کردو چکە گەر ئێمە بەشدار بین لەم کۆبوونەوانە ئەوسا ئەزانی نەگەر هەر ڕێککەوتنیە کار ئیتیفاقەکری ئەو ئێمە کاری خۆمانە بە دوواداچوونی بۆ بکەین و سوور بین لەسەری بەڵام بەداخەوە ئەم حەڵقەیەش پچراوە لە بینی ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان